بل إمام أبو هريرة لحديثك صحيح هاتوا دفرمي لقلب يغمري خوشويست صلى الله عليه وسلم جويل بياويك بو فسمع رجلا يقرأ قل هو الله أحد قال وجبت قلت وما وجبت قال الجنة. خوشويستي خواه صلى الله عليه وسلم ئێمە لە خزمەتی دابووین گوێی لە پیاوێک بوو قل هو الله ئەحەدی دەخوێنا فەرمووی بۆی واجب بوو بۆی وتمان چی واجب بوو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەهەشتی بۆ واجب بوو. جا هەر کەسێک حەزی لە چوونە بەهەشتە با سوورەتی قل هو الله ئەحەد زۆر بخوێنێت بەڵام شەریک بۆ خوا بڕیار نەدات، چونکە تۆ کاتێک کە دەیخوێنی ئەڵێ الله الصەمەد خوای گەورە پێویستی بە کەس نییە، بەڵام هەموو خەڵکی پێویستیان بە ئەوە. خوای گەورە سەمەدە، پێویستی بەوە نییە شەریکی بۆ بڕیار بدەیت، پێویستی بەوە نییە تۆ عیبادەتی بۆ بکەیت، پێویستی بەوە نییە سوورەتی قل هو الله ئەحەد ئیخلاسی بۆ بخوێنی، پێویستی بەوە نییە نوێژ و عیبادەتی بۆ بکەیت، پێویستی بەوە نییە شەریکی بۆ بڕیار بدەیت، پێویستی بەوە نییە کەسێ بکەیتە واسیتە لە بینی خۆت و خوای پەروەردگارە، چونکە سەمەدە پێویستی بە کەس نییە، هەموو کەسێ پێویستیان پێیەتی. ئەو گۆڕەی کە تۆ دەیکەی بە شەریکی خوا لە تۆ احتیاجترە بە ڕەحمی خوا. بۆیە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو پیاوەی کەس قل هو الله ئەحەدی خوێنا بەهەشتی بۆ واجب بوو. کەواتە خوێندنی ئەم سوورەتە پیرۆزە هۆکارێکە بۆ ئەوەی کە خوای گەورە بە ڕەحم و میهرەبانی خۆی وەکو فەزڵێک لەسەر خۆی واجب کردووە هەر کەسێک بیخوێنێ دەیخەمە بەهەشتەوە. بۆیە ئینشاءڵڵا خەمساردیتیان مەکەن، بیخوێنن لە معناکەشی تێبگەن. کەواتە خوێندنەوەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێمە، خەمسارد مەبە تێیدا.